چامپیۆنز لیگ لە کۆتا ساتەکانی قۆناغی 16دایە. ناسنامەی دوایین دوو یانەی سەرکەوتوو بۆ قۆناغی چارەکی کۆتایی ئاشکرا دەکرێن. چوارشەممە لە کاتژمێر 11 شەودا یانەی ئەتلەتیکۆ مەدرید لە یاریگای خۆی میوانداری یانەی ئینتەر میلان دەکاو. بروسیا دۆرتمۆندیش ڕوبەڕووی ئاینتۆڤن دەبێتەوە. ئەتلەتیکۆ مەدریدی ئیسپانی بەڕاهێنەرایەتی دیگۆ سیمۆنی ئەرکیان ئاسان نابێ بۆ گەیشتن بە قۆناغی چارەکی کۆتایی، چونکە لە یاری چووندا بە گۆڵێکی بەبەرامبەر شکستی هێناوە بەرامبەر ئینتەر میلان. دەبێ بە جیاوازی 2 گۆڵ بردنەوە بەدەست بێنێت یاخود جیاوازی گۆڵێک و بردنەوە بە لێدانێک لاکەرەوەکان. ئینتەر و ئەتلەتیکۆ لە مێژوویاندا تەنها لە 2 یاری فەرمیدا ڕوبەڕووی یەکتر بوونەتەوە. لە یاریەکدا یانە ئیسپانیەکە براوە بووە 2 گۆڵی تۆمار کردووە، یانە ئیتاڵیەکەش لە یاریەکدا براوە بووە و 1 گۆڵی کردووە. ئینتەر لەم یاریەدا بە چەند ئەگەرێکی جیاواز دەتوانێت بگاتە قۆناغی چارەکی کۆتایی، ئەویش بردنەوە و یەکسان بوون یان شکستێنان بە گۆڵێک و بردنەوە بە لێدانەیەک لاکەرەوەکان. بەو شێوەیەش ئامانجەکە دەپێکێت. لە یاریەکەی تریشدا یانەی بروسیا دۆرتمۆند لە یاریگای خۆی میوانداری ئاینتۆڤن دەکاو. پێشتریش ئەو دوو یانەیە 3 جار لە چامپیۆنز لیگدا ڕوبەڕووی یەک بوونەتەوە. دۆرتمۆند لە یاریەکدا براوە بووە و لە 2 یاریشدا یەکسان بووە. لەو یاریەدا هەر یانەیەک بتوانێت بردنەوە بەدەست بێنێت ئەوە گەیشتن بە قۆناغی چارەکی کۆتایی مسۆگەر دەکاو. بە پێی پێشبینیەکانیش بێ، یعنی بروسیا دۆرتمۆند ئەگەری بردنەوە و تێپەڕاندنی ئەم قۆناغی زیاترە لە یانە هۆڵندیەکە.